حکوومەتی ئێران دوو مانگ دوای هاتنی کۆڕۆنا بۆ ئەم وڵاتە و نزیکەی 78,000 توش بوو و 4,900 کەس کە گیانیان لەدەستداوە بە پێچەوانەی وڵاتانی تر بە هیچ جۆرێ بڕیاری کەرەنتینکردنی وڵاتی ڕانەگەیاند و هەر ئەمە بوو بە هۆی ئەوەی کە ڕەخنەیەکی زۆر لە حکوومەت بگیرێ و لە وڵامدا حەسەن ڕوحانی سەرۆکۆماری ئەم وڵاتە وتی کە ئێمە بۆ خۆمان سیاسەتی تایبەت بە خۆمان هەیە و سیاسەتەکەشمان دەگەڕێتەوە سەر ناسینی خەڵکەکەمان و هەڵسەنگانی بارودۆخی ژیانیان. ئێستا لە ئێران هەموو هەواڵەکان لە دەوری کۆڕۆنا کۆبوونەوە و هەموو باسەکان باسی کۆڕۆنایە. هیچ کۆڕ و کۆبوونەوەیەک بەڕێوە ناچێت و ئەگەر کۆبوونەوەیەکیش هەبێت زۆرتر بە شێوەی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوە دەچێت. لەم بارودۆخەدا هەر بنەماڵەیەک خەرجێکی لە ئەستۆیە بۆ بژێوی ژیانی یا ئەو کەسانەی وەک من کرێکارن چون هیچ تامینەکەم نییە مەجبورم ڕۆژ تا ئێوارە بگەڕێم بە دوای پارونانێک کرێکاری دەکەم و لێرە دەوەستم هەر کەس بیهەوێ کاری بۆ دەکەم بە هیچ جۆرە ناتوانم لە ماڵی دانیشم من بەرەو پیری نەخۆشی دەچم بۆ پەیداکردنی پارەی ڕۆژانەی ژیان بۆ ژن و مناڵەکەم. حکوومەتی ئێران لە ڕۆژانی یەکەمی نەورۆز بڕیاری داخستنی مۆڵ و فرۆژگاکانی ڕاگەیاند و ئەم بڕیارە دوایی 20 ڕۆژ لە تێپەڕبوونی دیسان بە فەرمانی حکوومەت هەڵوەشێنراوە و بە بڕیارێکی نوێی حکوومەت لە شەممەی ڕابردوو لە هەموو شارەکانی ئێران جیا لە تاران مۆڵ و فرۆژگاکان و لە 175 کاروباری کەرتی تایبەت و حکومی بە حاڵەتی ئاسایی خۆیان دەرهاتن و لە شاری تارانیش حوتویەک درەنگتر واتە ئەم شەمۆیە ئەم بڕیارە دەچێتە قۆناغی جێبەجێکردن و دوو لەسەر سێ بەشی ژیانی کاری کۆمەڵایەتی خەڵک ئاسایی دەبێتەوە و خەڵک وەک پێش و دەستنە سەرکاریان بەڵام یەک لەسەر سێی کاروبارەکانی پڕمەترسی وەکو سوپەرمارکێتە گەورەکان کە تایبەتن بە فرۆشتنی جل و کەلوپەلی ناوماڵ قاوە و چایخانەکان هۆڵی شای و شین و کۆبوونەوەکان بە هەمان بڕیاری پێشووی حکوومەت هەروە داخراو دەمێننەوە. ئێستا دوای ئەم بڕیارەی حکوومەت زۆربەی پسپۆرانی پزیشکی کۆمەڵناسی هۆشداریان داوە بە حکوومەت کە ئەم بڕیارە دەبێتە هۆی بەرزبوونەوەی زیاتری توشبووانی کۆڕۆنا چون خەڵکێکی زۆر لە سیستمی هاتوچۆی گشتی وەک پاس و مێترۆ و تاکسی کەڵک وەردەگرێ خەڵک زۆر نزیک دەبنەوە لە یەک و ئەم ڤایرۆسە زۆر ئاسانتر لە پێشوو لە ناو خەڵکدا بڵاو دەبێتەوە. اینجا یه پروژه ساختمانی در حقیقت بازسازی هستش که داریم انجام میدیم. ئێرە پرۆژەیەکی سازکردنی بینایەکە کە خەریکین کاری تێدا دەکەین و من ئەندازیاری سەرەکی پرۆژەکەم بەڵام بەهۆی هاتنی کۆڕۆنا هەم کاتی دەستبەکاربوونی کاری پرۆژەکەوە دواکەوت هەم ئەوەی کە لەم دوو ڕۆژەی کە دەستمان بەکار کردووە ناچارین هەموو ڕێنماییەکان بەگوێ بگرین بۆ ئەوەی کرێکارەکانمان تووشی نەخۆشی نەبن هەر بۆیە دەمام و دەستکێشیان دەدەینێ کە خۆ بپارێزن لە تووشبوون. من تا ئێستا هیچ چاودێڕیەکم لەلایەن لایەنی حکومیەوە نەدیوە بەڵام خاوەنکارەکە پاراستنی کرێکارەکان و ئێمەی وەستۆ گرتووە و ئەوەی پێویست بێ دەیکات. خب من چون پزشکی هستم تجهیزات پزشکی هستیم مجبوریم سر کار بریم دیگه. من چۆن کارم لە بابەت کەلوپەلی پزیشکیدایە دەبێت بەردەوام لەسەر کار بین. من خۆم کاری حساباتی کۆمپانیاکە دەکەم بەڵام کۆمپانیاکە کارەکەی سازکردنی دەمامک و دەستکێش و کەلوپەلی دیکەی پزیشکیە. من ئێستا دەستکێشم لە دەست نەکردووە بەڵام تێدە کۆشم دەستم لە هیچ شوێنێک نەدەم و دەستیشم لە هەر شوێنێککەوێ بە ژێلی پاکەرەوە زوو دەستم خاوێن دەکەم. ئێران لە ڕێژەی ئەو وڵاتانە بوو کە هەر زۆر زوو کۆڕۆنا هاتە وڵاتەکەی و بەرەوکی خەڵکی وڵاتەکەی گرت و تا ئێستا کە دوو مانگ لە هاتنی کۆڕۆنا تێپەڕ بوو 77,000 توشبووی کۆڕۆنا بەپێی ئامارە فەرمیەکان ڕاگەیەندراوە بەڵام حکوومەت تا ئێستاش کەرەنتینی ڕانەگەیاند و تەنیا بڕیارێکی قورسی کە داوێتی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی بۆ و داخستنی هێندێک لە کاروبارەکان و مۆڵ و فرۆژگاکان کەویش بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو ئەوان ئەو کاروبارەش بگاتەوە حاڵەتی ئاسایی خۆی و وەکار خرێتەوە بەڵام پسپۆران لەم لاوە دەڵێن کە ئەم وەکارخستنەوەی کاروبارەکان و کردنەوەی مۆڵ و فرۆژگاکان دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان و ڕێژەی توشبووان زۆر زیاتر بەرز دەبێتەوە. ئێستا پرسیار ئەوەیە کە ئایا حکوومەت ڕێکارێکی هەیە بۆ ئەوەی کە ڕێژەی توشبووان لەوە بەرزتر نەبێتەوە یا لانی کەم ڕێژەکەی کەم کاتەوە. ئاکۆ شەمسەدینی گەلی کوردستان تاران.